نەناردنی موچە سەر ئێشە ڕۆژانەکەی خەڵکی هەرێمی کوردستان بەردەوامە. دیسان بڕیارەکە کەوتۆتەوە دەست سوودانی. موچەی مانگی دەش هاوشێوەی موچەی مانگەکانی پێشوو دواکەوتووە. ئەمجارەش هاوشێوەی مانگەکانی پێشوو فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان نیگەرانی سەری مانگ و نەبوونی پارە و موچەکانیانن. سەرڕای بە دوواداچوونەکانی حکومەتی هەرێم بۆ وەرگرتنی موچەی مانگی جە لە بەغداد، وەزارەتی دارایی عێراق دەڵێت تەواوی ڕێکارە کارگێڕیەکان و وردبینی موچە تەواو بووە، بەڵام لیستی موچەی هەرێم بەپێی داواکاریەکانی ئەوان ڕەوانە نەکراوە. بەپی قسەی سەرچاوەی کاگادار، تەیب سامی وەزیری دارایی عێراق ڕایگەیاندووە کە ئامادەنیە موچەیە مانگە ڕەوانەی هەرێم بکات و دەبێت سوودانی خۆی وەک سەرۆکوەزیران بڕیاری لەسەر بدات. سەرچاوەکە بە تیواری ڕاگەیاندووە تەیب سامی وتوویەتی کە هەموو ئاسانکاریەکانمان بۆ هەرێم کردووە لەسەر ناردنی موچە، بەڵام ئەوان هاوکار نین و داهاتی ناوخۆ ڕادست ناکەن و گرفتەکانی لیستی موچەش چارەسەر ناکەن. بەپی زانیاریەکان چاوەڕێ دەکرێت لەم هەفتەیەدا سوودانی بڕیاری خەرجکردنی موچەی هەرێم بدات. جیاواز لەمەش پرسی موچە ڕوبەڕووی کێشەیەکی دیکە بۆتەوە. سۆران عومەر ئەندامی پارلەمانی عێراق ڕایگەیاندووە کە گرفتی دامەزراندنە نوێیەکان یەکێکە لە ئاستەنگەکانی بەردەم ناردنی موچە و جگە لە کێشەکانی لیستی موچە، میلاکی موچەخۆرانی ناوچە دابڕاوەکان یەکێکی دیکەیە لە گرفتەکان. هەر لەم پەیوەندیەدا پێشنیار کراوە کە محەممەد شیع سوودانی بڕیاری خەرجکردنی موچەی مانگەکانی 11 و 12 بدات. بڕیاریشە سبەینێ سەرۆکوەزیرانی عێراق بگاتە هەرێم و تاوتوێی چەند بابەتێکی گرنگ بکرێت کە پرسی موچە یەکێکە لە بابەتەکان. هەرچۆنێک بێت بڕیارە تا ڕۆژی پێنجشەممە پرسی موچەی مانگی جەی هەرێم یەکلایی بکرێتەوە و کۆتایی بە گرفتی موچەی مانگی دەش بهێنرێت.